ئەم کاتان باش هاوڕێیان بەخێر بێنەوە لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی لە ڕاستیدا بوڵتەنی ئیتر ڕووداوەکانی حەلەبوو و لە هەمان کاتدا خۆپیشاندانەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانتان پێشکەش دەکەم و وە دوای ئەوە شڕۆڤێکی بەپەلا لەسەر ڕەوشەکە دەکەین تۆزێک ڕادەوەسیێت تاها هاوڕێیان کۆ دەبنەوە و دەست بە پەخشەکەمان دەکەین بەخێر بێت زۆر زۆر بەخێر بن سەر و سەر چاوم ئەمڕۆکە ویانیش بڵێم ئەو شەوی ڕابردوو زۆر زۆر سوپاس کە زاخۆیی تو بەخێراتی سەرسەرەن و سەرچاوە هەر بژی ئاژاوتۆڵۆک تۆش بەخێربەی دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە هیوادارم باش بێ وا پێدەچێ باش بێ کێشەیەک نەبێ گۆرگا شابە توژی بەخێر هاتی جۆرجا شابە توژی بەخێراتی سەرسەر و سەر چاوان بەێ دەست پێ دەکەین ئەژدەر تو بەخێر هاتی سەرسەر و سەر چاوان تو بەخێر هاتی سەرسەر و سەر چاوان بەێ زاخۆی لە ئەمریکا بەڕێزی وی سەرسەر و سەر چاوان بەێ هاوڕێیان دەست پێ دەکەین هەواڵی هێژە ئەم دەست پێ بکەین هون بەخێر هاتن سەرسەر و سەر چاوان ئەس دەزانم سەری سبێ گەرە کەس هێژیش خەوێ ڕان نەبوونە سەری سبێ دێژ خەو ڕاببن و ڕوبەڕوویێ نوچێ و شڕۆڤێن مە ببن بەێ ئەم بەعجرە دەست پێ دەکەن ئەم وەختێوە ناکوژێن شەوێکی پڕ نەخۆش بوو لە شێخ مەقسوود بە تایبەتی لە تاقێ شێخ مەقسوود ئیدی حتا vê سەعاتێژی بەردەوام دکە پرانی خەلک خوا خستنە نەخۆشخانەیە لێ دەناوە نەخۆشخانەیە شێخ مەقسوود داژی بە تۆپان بە درۆنان لەوان دەخەن ڕەوشێکی پڕ باشە ئیدی ڕەوشێکی پڕ خراپە یعنی ببوورین و دە هەمان دەمێدا لە هەمان کاتدا ئیلهام ئەحمەد لە دوانێکیدا ئیتر لە دوانەکەی ئەحمەد ئیلهام ئەحمەد نیشانی ئەدا کە پێشنیارێکیان بۆ هاتووە جا پێشنیارەکە لەلایەن چێ هاتووە چێ نەهاتووە چونکە تۆماس باڕاکیش ئێستا لە دیمەشقە ئیتر پێشنیارەکە لەلایەن چێوە هاتووە چێ نەهاتووە بەڕاستی نازانین بەڵام دیارە پێشنیارێکی بۆ هاتووە بۆ ئەوەی بکشێنەوە ئیتر ئیلهام ئەحمەد لەسەر ئەمە قسەی کردو لێدوانیدا بزانم ڕەنگ بێ لێدوانەکەشم هەبێ لە ناو کۆمپیوتەرەکەمدا لەوانەیە ئەو لێدوانم هەبێ لێدوانەکەتان خودی لێدوانەکەتان نیشان دەدەم و هەندێک قسەشی لەسەر دەکەین با بزانم دەیدۆزمەوە یان نە وەڵڵاهی پێناسێ ئێستاکە بیدۆزمەوە ناوەڵا لێدوان ڕەنگە تۆپڵەی ئەوە نەبێ کە بزانین ئەمەیە بەڵێ ئەمە لێدوانەکەی ئیلهام ئەحمەدە لێدوانەکەی بە عەرەبی داوە ئیتر من کورتیەکەتان بۆ باز دەکەم ئیلهام ئەحمەد ئیتر هەروەکوتم بە ئێحتیمالی زۆر نازانم بەڵام پێشنیاری بۆ هاتووە بۆ ئاگربەست و یانیش بۆ کشانەوە ئیتر ڕازی بووە بە کشانەوە ئەڵێ پێشوازی لە نێوبژیوانکاران دەکەین لە بۆ ئەرکەکانیان ڕێزیان لێ دەگرین بەڵام مەرجێکمان هەیە ئەویش مەرجەکەش ئەوەیە ئەو بەڵێنەی ویانیش ئەو ئیتیفاقی لە ناو کەوانە ئیتر ئیتیفاق لەگەڵ چێ ئەمەشیان بەڕاستی جێگەی پرسیارە ئەو بەڵێنەیەک ئەو ئیتیفاقی کە لە یەکی نیسان لە نێوان لاینگرانی ئەحمەد شەرە یعنی ئەو کاتە حکوومەت نەبوو خۆ ئەو کاتە دەستەی تەحریری شاما بوو ئێستا کەش دەستەی تەحریری شامەیە بەڵام ئەو کاتە لە نێوان دەستەی تەحریری شام و هێزەکانی سووریای دیموکراتیک لە یەکی نیساندا ئەوەی ئیمزا کراوە ئەوە جێبەجێ بکرێ واتە کۆمیتەیەکی کوردی کۆمیتەیەکی تایبەت بەو گەڕەکانە ساز بکرێ بۆ ئەوەی گەڕەکەکان بپارێزن یعنی نازانم بۆ ئەم کاتە ئەو کۆمیتەیە ساز نەکرا هەتاوەکو
ئێستاش نازانین لە دوایدا ئەتوانین هەندێک شڕۆڤێ بکەین حتا ئەتوانین هەندێک بە چاوێکی ڕەخنەش تەماشای بکەین ینی ناکرێتتر لە هەڵ و مەرجێکی وادا ئێمە بەتەنیا حەماسەت بکەین ئێمە ئێستاکە ئەوانەی گوێ لە من دەگەن هەر هەمویان کوردم من بۆ کوردەکان بۆ پرۆپاگەندا بکەم بۆ حەماسەت بکەم بەڵام دەبێ شڕۆڤە بکەین لە هەمان کاتدا ئیتر پەیامنێری ڕووداو وە بزانم هەر ئەو مستەر کوردەکەی جاران بوو ئیتر لە پرسیارێکی لە دۆناڵد ترامپ کرد دۆناڵد ترامپ ئیتر لە کۆبوونەوەیکی چاپەمەنی ساز کرد زیاتر وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووسین دەداوە سەبارەت بە ڤێنزوێلا بەڵام لە هەمان کاتدا ئیتر مستەر کوردیش پرسیاری خۆی لێ کرد ئیتر سەبارەت بە ڕەوشی حەلەب ترامپ ئیتر ترامپایەتی خۆی کرد گوتی ئەوانە هەزاران ساڵە لەگەڵ یەکتری شەڕ دەکەن بەڵام ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەردووچیان زۆر باشە و هەوڵ ئەدەین کە ئەم شەڕە ڕابگرین و بوەستێ لە هەمان کاتدا هەروەکوتم تۆماس باراک لە دیمەشقا وا دیارە ئیتر هاتووە جارێکی تر هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی دیمەشق ئاشنا بکاتەوە و ڕنگ بێ بۆ ئەوەش هاتە بێ لەو هەڵ و مەرجەدا ئیتر ئیمزایەک بە مەزلوم عەبدی بکە لەسەر ئیتیفاقی دەی ئازار و لە بەرژەوەندی ئەحمەد شەڕە چونکە من دڵنیە تۆماس باراک و هاکان فیدان ئیسرائیل و سووریا کاتێک لە پاریز بوون ئەو پیلانەی حەلەب داڕێژراوە و ئۆکەی بۆ کراوە پاشان پێتان دەڵێم چۆن بووە چونکە لەوێدا ئیتر هەرچەندە لە بەرنامەکانی پێشوشدا باسمان کردووە ئیتر لەوێدا هەموو شتەکان بڕاوەتەوە ڕۆژ ئاوای فرات دەبێ بدەن بە ئەحمەد شەڕە و ئیتر ڕۆژ هەڵاتیش لە بۆ ئیسرائیلی گەورە پاشان پێتان دەڵێم ئیسرائیلی گەورە چییە یعنی من وەکو هەموو کەسێک باس لە ئیسرائیلی گەورە ناکەم ئیسرائیلی گەورە هەیە پرۆژێکی ئیسرائیلی گەورە هەیە بەڵام ئەو پرۆژە ئیسرائیلی گەورە ئەوە نییە کە خەڵک باسی دەکات شتێکی دیکێ شتێکی نادیارە بابەتەوان بی لەسەر هەواڵەکان هاوڕێیان لەسەر ڕۆژهەڵاتی کوردستانیش هەواڵمان هەیە بەڵام با لەسەر سووریا بەردەوام بین دوای ئەوە لە بۆ ئەو هاوڕێیانەی کە بە سۆرانی تێناگەن بە کورمانجیش یان بە بادینیش ئیتر بە کورتی باسی دەکەم هاوکات هاکان فیدان قسەی کرد لە بۆ تەلەڤیزیۆنێکی تورکی ئیتر زۆر زاڵمانە زۆر بێ ئەخلاقانە وەڵامی پرسیارەکانیدایەوە ئەزانی چی وت هاکان فیدان بە ئاشکرا گوتی کاکە ئەم کارە بە دیالۆگ و ئاشتی و ڕێککەوتن نابێ یعنی بیان کوش ئیتر بەڕاستی ئەوە کارە سادێکی زۆر گەورەیە یعنی تۆ هەم بەخۆت کوژ هەم بەخۆت کوردبی بەڵام لە هەموو فاشیستێکی تورک فاشیستێکی عەرەب فاشیستێکی دیکەی دنیاە زیاتر حەزت لە ڕژاندنی خوێنی کوردبێ ئەخر باشە لە شوێنێکدا کە دەرفەت هەبێ بە ئاشتی و بە دیالۆگ چارەسەر ببێ چ پێویستەکە تۆ بە شەڕ چارەسەر بکەین ئیتر بە کورتی ئەمەش هاکان فیدان بوو نازانم یعنی دەم پارتی دەبواە ئێستا لە پەرلەمان یعنی تەواو ئەو شەو کردی دەبێت دەم پارتی سمێنێ لە پەرلەمان دنیا خراپ بکە یعنی چۆن دەبێ وەزیرێکی دەرەوە وها قسە بکە و لەو پەرلەمانەشدا کورد هەبێ ینی بەڕاستی شتێکی سەیرە لە شێخ مەقسوود ئیتر شەڕێکی زۆر تند بەردەوامە هاوڕێیان بە احتیمالی زۆر با پرۆپاگەندە بۆ یەکتری نەکەین با حەماسەت لە بۆ یەکتری نەکەن ئەشرەفیە لە دوێنێەوە کۆنتڕۆل کراوە ئەشرەفیە و بن زەید یعنی ئەو دوو گەڕەکەی دیکە کۆنتڕۆل کراون ئەوەی ئێستا کە بەرگری دەکا شێخ مەقسوودە لە شێخ مەقسوودیش خەڵکەکە بەڕاستی لە ڕەوشێکی زۆر خراپدایە زۆری خەڵکەکە چۆتە نەخۆشخانەکە ئیتر لەوێشەوە لیان دەدەن پاشان باسی ئەوەش دەکەم یعنی لە نەخۆشخانەی خالید فەجر
نەخۆشخانەی خالید فەجر زۆر بەتوندی بۆمبەباران دەکرێت کە کۆمەڵێک برینداری تێدا هەنە ژمارەیەکی زۆری بریندار تێدا هەنە دەرمانیش تێدا نەماوە و ئەوانەی لەوێ کار دەکەن زۆر دەترسن بەڕاستی چونکە ئیتر لە ئەشرەفیە دوێنێ مامێک و برازایەک کە هەردووچیان دکتۆر بوون لە نەخۆشخانە ئیتر کاتێک چەتەکان چوونە ژوورەوە گوتیان وەرە دوو قسەت لەگەڵ دەکەین بەڵام هەردووچیان گول لە باران کرد قسە یەکەمین گول لە بوو هەردووچیان لە سەریاندا گول لە باران کران ئیتر برای یەکێک لەمانە لە دەنیمارکە قسەی کرد بۆ چاپەمەنی ئیتر یعنی ئەمانە داعشنی ئەمانە هیچ ئەوێکیان لەگەڵ نییە لە بۆ هەندێ ئیتر تەماشا دەکەین بەڕاستی ڕەوشێکی زۆر خراپ هەیە بە دیمەنێکی ئەو نەخۆشخانەیەتان بۆ بگوازمەوە ئەگەر لە دەستم بە یەک دەقەت تکایە لەسەر خەت بن چاوەڕێ بکەن لێم ببورن چاوەڕێ بکەن بە ئەوە بڕوە بەێ ئەوەیە یەک دقە ئێستا کە دیمانەکەتان لە بۆ دەگوازمەوە بزانین لە نەخۆشخانەکەدا چی ئەمە بوو بەڵێ ئەمە نەخۆشخانەکەیە کە ڕشیان کردو دەست لە هەمان کەدا وا بزانم دیمەنێکی دیکەش هەبوو کە لەوێ خەڵکان قسەی دەکرد بەڵام وەرحاسر لەبەر چاوم بزر بووە هاوڕێیان با بەردەوام بکەین بزانین چیتر هەیە لە ئاژانسی هاوار ئیتر باسکرا کە بەکرێگیری ئەوانی حکوومەتی کاتی دیسانەوە نەخۆشخانەی خالید فەجریان تۆپ باران کردو کە پڕ بووە لە برینداران نەخۆشخانەی خالید فەجر لە گەڕەکی شێخ مەقسوود کە پڕ بووە لە برینداران لە دوێنێ بۆ حوتەمین جار لەلایەن مرتەزەقەکانی حکوومەتی سووریاوە لە ڕاستی لە حکوومەتی تورکیاوە تۆپ باران کرا ئیتر هەروەکو باسم کرد ئەشرەفیە لە دوێنێ گیرە چۆن گیرە لەوێداییتر خێڵێکی عەرەب هەن ئەو خێڵە پێشتر لەگەڵ هێزەکانی ئاسایش لەناو ئیتیفاقێک دابوونە و ئەمەش ئیتر هەم جێگای ڕەخنەیە هەم جێگای مەترسیە جێگای ڕەخنەیە لەبەر ئەوەی ئیتر من پێشتریش ڤیددیۆم لەسەر ئەوە ساز کردووە من کەسێکی ناسیۆنالیست نیم لە ڕاستیدا پێتان بڵێم پێم وانە هیچ عەرەبێک هیچ کوردێک هیچ تورکێک هیچ جوولەکەیەک هیچ مەسیحیەک لە ناخی خۆیدا بۆ نمونە فاشیزمی ڕقیلە نەتەوێت چکە بیتەوە من باوەڕم بەم جۆرە شتانە نییە ئەوە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە پەیوەندی بە هەژمون هەیە پەیوەندی بە مەسائلی چینایەتی و بەرژەوەندیەوە هەیە خێڵ لە هەر شوێنێک بێ خێڵە ئیتر ئەو خێڵانەی دەوروبەری هەولێر خێڵی هەرچی پێش ئێستا چ کێشەیەکی دروست کرد لە بینی پارتی و خێڵی هەرچیدا شەڕێک دروست بوو 2000 شەڕ دروست بوو وانە ئیتر لە سلێمانی بە هەمان شێوە یعنی خێڵ هەر خێڵە ئەو خێڵە دەبێت ئەتۆ چارەیەکی دیکەی لە بۆ بدۆزیەوە مەسەلەن ئێمە تەماشا دەکەین بەڕاستی ئیتیفاقکردن لەگەڵ ئەو خێڵانە هەم لەلایەک ناچاریە هەم لەلایەک مەترسیدارە ناچاریەکە ئەوەیە کە ئیتر ئەمانە پێشتر لە دوای نەمانی داعش ئیتر بە داخوازی ئەمریکا و سعودیا بە داخوازی ئەمریکا بە پارەی سعودیا ئیتر ئەمانە لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتیفاقیان پێکرا و هەتاوەکو ئێستاش ماون و ئێستا کە کاتێک سووریا بۆتە حکوومەت و ئەکرێ عەشیرەت بەرژەوەندیەکانی زیاتر لە دیمەشق بێ نەوەک لای تۆ لە هەمان کاتدا فاکتۆرێکی سعودیەش هەیە سعودیا سیاسەتێکی زۆر بە خراپی لە دژی کوردان گۆڕاوە
زۆر گۆڕاوە و ئەمەشتان بۆ باز دەکەم. یعنی یەکێک لە کارەساتەکانیش ئەوەیە کە سعودیە سیاسەتەکەی زۆر گۆڕاوە. بەڕاستی دەبێ دیپلۆماسی لەگەڵ سعودیە زۆر بەردەوام بکرێ کە ئەمن پێم وایە نییە، یعنی دیپلۆماسیەکی وان نییە لەگەڵ سعودیە، کاری لۆبی لەگەڵ سعودیا نییە، پەیوەندێکی وا نییە. تۆ کەسێکت هەبێ یعنی وەکو هێزەکانی سووریە دیموکراتیک دەبێت لە سعودیە لە ڕاست دابنیشێ، بەڕاستی هەر دەبێت لەوێ دابنیشە، ئیتر کەسێکی بە کاریگەر بێ، بەتوانا بێ، ناسرااو بێ، ئیتر وەکو بابێ شەڕوان یعنی ساڵح موسلیم ئەمانە لەوێ دابنیشن. ئەمە زۆر گرنگە، بەڵام ئەوەش نییە ئیتر لە بۆ هەندێ نەک لە حەلب بەڵکو لەو بەری ئاوی فراتیش، یعنی لە ڕۆژهەڵاتی ئاوی فراتیشدا مەترسی هەیە. ئێستا هێزەکانی سووریای دیموکراتیک پێتان وایە بۆ مداخەڵە ناکەن، گوشارێکی زۆر لەسەر ڕەخنەیەکی زۆر لەسەر هێزەکانی سووریای دیموکراتیک هەیە کە بۆوە بێدەنگن ئەو چەکەتان بۆ پێەیە کە بەرگری لە کوردێک ناکەن، یعنی ڕاستی شتەکە ڕەخ نەکە، یعنی وایە ئیتر چۆن لە کوردستانی عراقدا پێشمەرگا چەند ساڵە بەرگری لە حیزب دەکا، بەڵام بەرگری لە کورد دەکا نەخێر. تورکیا دێتە ژوورەوە ڕوبەڕووی دەبێتەوە نەخێر، ئێران دێتە ژوورەوە ڕوبەڕووی دەبێتەوە نەخێر، ڕوبەڕووی ناوێت کەواتە ئەو چەکەت بۆ لە دەستدایە. بەڵام یەک لە هۆکارەکانیش ئەوەیە کە هێزەکانی سووریای دیموکراتیک ئیتیفاقێکی کورد و عەرەبەکەی چیە؟ زۆربەی زۆری عەشیرەتە. ڕاست لەناو هێزەکانی سووریای دیموکراتیک ژمارەیەکی زۆر خەڵکی ناعەشیرەتی عەرەب هەیە، ئەمانە بە دڵ و بە گیان لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیکدانا گوێ لە عەشیرەت و شتیوان ناگرن، مەبدئینە، بەڵام عەشیرەت لە هەموو شوێنێکدا عەشیرەتە و بەرژەوەندی هەیە، بەپێی بەرژەوەندیەکانی خۆی ئەجوولێتەوە. سعودیا پارەی زیاتری پێدا ئەچێتە لای سعودیا، ئەحمەد شەڕ پارەی زیاتری پێدا ئەچێتە لای ئەحمەد شەڕ. مەسەلەکە بەو شێوێت تەماشا بکرێ دەبێ و ئەگەر بێت و هێزەکانی سووریای دیموکراتیک ئەم کارە بکە، ڕەنگ بێ بەڕاستی پارچەبوونێک دروست بێ کە ئەو کاتە هێزەکانی سووریای دیموکراتیک نامێن. لە هەمان کاتدایتر هەر دوێنێ بینیمان ئیتر سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا ئورسولا ڤۆن دەر لاین چووە دیمەشق. ئەزانی چی کرد لە دیمەشق؟ 722 میلیۆن دۆلاری دا بە ئەحمەد شەڕ. دەگەی لێدوانێکی بێسەروبەریدا، یعنی ئەمە داوا دەکەین کە مافی کەمینەکان پارێزراوە بێ. مافی کەمینەکان چ پارێزرا بێ؟ ئەحمەد شەڕ هەر کات ئەو پرسیاری لێ بکەی ئەڵێ ئەلئەکراد عیۆنی یعنی کوردەکان چاومانن. ئەردۆغانیش چەند جار گوتێتی کوردەکان چاومانن، قەرداشمانن، برامانن، دەوڵەت باخسەری شواڵێ. یعنی ئەو قەرداش و برامان و ئەمانە لە ڕووی سیاسیەوە هیچ قیمەتێکی نییە، هیچ نرخێکی نییە. ئیتر بەداخەوە لە بۆ هەندێ ئەڵێم ئیتر ڕەوشەکە زۆر جدیە. بە بینە سەر ئانالیزەکە هەوڵەدەم ئانالیزەکە بە زەراوەی کورمانجی پێشکەش بکەم ببورن، هەوڵ بدەن ئێوەش تێبگەن. هەواڵانی کورمانجی زمان هەتاوە کوێستا گویان لە سۆرانی گر ئەمزە با تۆزێکیش ئیتر بە کورمانجی قسە بکەین بۆەوەی ئەوانیش تێبگەن. هەواڵن هێژە مژار هەروەکی بەرێ من چەند جاران گوتبوو، یعنی ئەو مژارە کو لە حەلەبێ هەیە ئەو بابەت پەیوەندیە خۆ بە سێ تشتانەوەیە، یعنی یەک بەریە هەر تشتی پڕ گرنگە سووریا تێ دابەشکردن، ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. یعنی ڕۆژهەڵات ئیدی لە بن باندۆرە ئەمریکا، یعنی بە ناڕاستە ڕاست لە بن باندۆرە ئیسرائیل دمینێ و لە هەمان کەدا ڕۆژئاوا بە تەواوەتی دەکەوە دەستێ تورکیایە. یا خاڵە دووەمین مەسەلەیەکی ئێرانێ هەیە و مەسەلەیە ئیرانێ پڕ گرنگە ji بۆی ئەحمەد شەڕ، یعنی ئەحمەد شەڕ بە دوو مناسەبەتان ڕاستی گرنگیا خۆی استراتیژیک ji بۆی ئیران هەیە. سێ مناسەبەتن. یەک ئیدی
مەسەلەیە داعشەیە. ئەحمەد شەرا بە خۆ دەناوە داعشێ هاتیە کادرێن داعشێ پرانی ناز دکەن وانە ینی کادرێن ژۆر کادرێن ناوەڕاست ناز دەکەن مەسەلەن لە کوشتنە ئەبوو بەکر بەغدادی و ئێدنێژی ڕاستە هێزێن سووریای دیموکراتی ڕۆلا ئۆپەراسیۆن دیتن لێ ئەحمەد شەرع زێدەتر وانە کەفش کریە ئێدی وانە دکارن دەوی واریدا کار بکەن لێ لە مەدانیدا نەکارن کار بگەن هێزن سووریە دیموکراتی کارەکە یعنی ئەو مژار هەیە یا مژارێکی دنی مەژارە ئیرانیە یعنی ئەحمەد شەرع ji bo ku سنیەکی وەهابیان نویە ئیدی دژی شیعیانە دکارێ لە پێشیە ئیرانێ ببە ئاستەنگ خاڵە سێمیش بۆی ئەحمەد شەرع ji bo ku کەسێکی لاوازە ئیسرائیل و ئەمریکا بەریتانیا و فەڕەنسا دکارن وی مینە چێلەکێکی بدۆشن یعنی هەر بڕیارێک و ئەو بخوازن دکارن پێ بدەن مەسەرەن بەشار ئەسەد بڕیار نەدەدا لە بەرژەوەندیەوان لۆما ڕۆبەڕوویە ئێڕەشە بەهارە عەرەبی بوو هەگەر بەشار ئەسەد تەنێ داخوازیە قەتەڕێ بجێ ئانیڤە نەدیکەتە ڕەوشەکی وسا لێ جامێر بە قاسێک و دیکتاتۆر بۆ قاتیل بوو تەمام چوو لێ بەڕاستیژی دەوی واریدا خودی پراسی بوو ئەحمەد شەرع نەیەکی وسەیە بێجانە هەگەر کو لە ئیرانی مداخەلەیەک بێکردن یعنی ئەم نزان تێکردن نایەکردن لێ ئەمریکا وسا دەبێژی ئیسرائیل وسا دەبێژی و لە ئیرانێژی ڕەوش خوێ پشترا ئەس بەحەز دەکەم دەمێدا ڕۆنا ئەحمەد شەرع نامینێ یعنی کێم دەبە ji بۆی ئەمریکای لۆما ئەحمەد شەرع دەخوازێ بەریاک و ئەو مەسەلە ئیدی مەسەلەیە ئیرانی دەست پێ بکە ئەو دەخوازە حاکمیەتە خۆ بە تایبەتیژی لە ڕۆژ ئاوایە فڕاتێدا بەجێ بینێ ئیدی خاڵێکی دنێژی هەیە و هەم ji بۆی ئەحمەد شەرع گرنگە هەم ji بۆی تورکیاژی پرپر گرنگە یعنی دەمێکیدا و ئیتیفاقا دەهێ ئادارێ و دەناوبەرە مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعدا پێکا دەوێ چارە نینە دەوێ هەردوو ئالیوێ ئیتیفاقی پێک بینن دەڕەوشێکی وسادا مەسکارتا حەلەب ژوان ڕاڤێکێ و تهدیدێکی کۆمکوژیە بکێ دەخوازە بەوێ ڕەنگی ئیدی نەها تۆماس باراک ji bo wê hatiye ez bawer sibê dûz bê êdî Thomas Barak Mazlûm Ebdî û Ehmed Şara dicivîn û ihtimala itîfaqa dehê azarê be Mazlûm Ebdî bidê îmza kirin lê hinekî zêdetir li gorî texmîn dihatkirin li birjewendiya Ehmed Şara û heta dikarin tewîzan li meseleya proseya îmralê jî zêtir li Kurdan bistînin yani ev mesele di rewşekî wisa hatiye di heman demêda کۆدەنگێکی ناونەتەوەی و ناودەوڵەتی هەیە یعنی لێ بنەڕە داخیانیا ماکرۆن بەریاک و بەحسا کوردان بکە بەریاک و بەحسا ژیانە بە هەڤڕا بکە بەریاک و بەحسا کۆمکوژیە بکە دەبێژە ئیستیقرارە سووریای مەزن ڤۆندەرلاین هەروەک من گوت 722 ملیۆن دۆلار پێشکەشی ئەحمەد شەرع کرد تۆماس باراک ئیدی داخوێنیە و تشتەوی بەرچاوانن ئیسرائیل لە هەمان دەمێدا ئیدی وەزیری دەرڤە داخوێنیەکدا لە داخوێنیە خۆ بەخۆ تشتێکی نابێژە هەڵوێست نیشان نادا دەبێژە برا هاوپەیمانێن دژی داعش هەڵوێست نیشان بدەن ئەو بەخۆ تشتێکی ناکەش بۆی و ئەو تشتێک و خواستیە لە ئەحمەد شەرع و لە تورکیا گرتیە ئیدی جۆلان گرتیە خەلاص چوو داخوێنیە ئەمریکا وەزارەتە دەرڤەیە ئەمریکا داخوێنیەکدا تەمام ئەمژی نیگەرانن لێ ئەوژی وەسفەکی چۆش بۆی سووریای دەکەن ناوێوی هاتیە سووریای عەرەبی لێ بنەرە یعنی کۆدەنگێکی ناودەوڵەتی هەیە لە دژی کوردێن حەلەبێ حتا لە بەرژەوەندیە ئەحمەد شەرع مرۆڤ دەکاری vêyekê bibîne ئیدی لۆماژی کارتێک دەستێ هەسەدێ دا نەمایە یعنی مەسەلەیە شەڕ کاوەرە شەڕ بکە نابە یعنی هەم لە کو شەڕ دەکە یعنی دەناوبەرە هەسەدێ و نفوزە هەسەدێ و حەلەبێدا ئەو هەردوو گەڕەکاندا 6 کیلۆمەتر هەیە و ئەو دەوێ 6
کیلومتر حکومت انتقالی یا سوریه يعني 15 روز 30 روز چل روز ترى لازم حتى تو بقيجيوي پشترا تو شارکی وسابکی او عربين دناوا هزن سوريا ديمقراطيك دانا بطيبتيجي سروع عشيرت احتمالا برجونديان وانها هبن لدمشق نخوازن برجوندي خخرا كان دناوا حسدي دي دركون لو ماجي ايدي براستي مسألة وسا هاتيا دابشكرن ايدي روش حالاتي فرات جبوي تركيا واسرائيل روج آفاجي جبوي إسرائيلي يعني لفيدريدا لا روج آفا إسرائيل مزن بردوام دكا هذا الهجا إسرائيل مزن نأوكو دولتك لورتشي دبه إسرائيل مزن دولة نينا إسرائيل مزن إسرائيل نو إسرائيل برفرا تاني واتايكي آبوري هي لهرجي كده كو فتح دبه كو دجمن إسرائيلي نا حزن إسرائيلي نامنا لوردا ئابوووریەکی باش بکەوە گەڕ ئیدی مەسلەیە ستادیۆمە فوتبۆڵێ دەبن تۆریزم دەبێ فابریکە دەبن تش دەبن و لەوردا کەلوپەلێن ئیسرائیلی ئاژی سەرمایە ئیسرائیلی لەور ڕۆڵە هەری سەرەکە ببینە ئەڤە ئیسرائیلە مەزن و ئەڤ دەمێ پێش لە عراقی و لە هەرجەیەکی دەبە و پشتی إيراني احتمالا أف إسرائيل مزن يعني دواري آبورية دبجم هجمونيا آبورية إسرائيل دبجم احتمالا بجيش تركيا إيشي أف مسألة أوا ليه لفردا إيدي وك ما قلت احتمالا كي مزن هي حسدا سنورة كونها تدا هي لوردا بمينة يعني ڕۆژهەڵاتی فراتێدا بمینێ ڕۆژ ئاواژی ئیدی دەبا دچە بن هەژبوونە تورکیای بە تەمامەتی و کیانێکی کوردی تێدا نامینێ کیانێکی کوردی تێدا نامینێ مینە ئەفرینێ دەبە لێ وەکمە گوت هێژی شەرع لاوازە یعنی بوویەرە پاڵمیرە نیشاندا و شەرع نەکارە نەدیکارە شەڕێدا عشێ بکە و نەدیکارێ ئەوتۆریتا حاکم بکە نەدیکارە یعنی نەکارە حاکم بکە نەها ئەوێک و شەرع بۆوان شەڕ دکە لە ئەوێ لە حەلەبێ هەموو ئالیگرێن تورکیاینە هێزێکی وی وسە نینە و هێزێک هەبەژی دەناواندا داعشی هەنە یعنی مە لە پاڵمیرە ئەڤیەک دیت ئەس دەخوازم بەحسە هەلوێستا سعودیا بکەم هەلوێستا عربان بەگشتی هاتیە گۆڕتن لێ هەر هەلوێستا سعودیەژی پڕ هاتیە گۆڕتن مەسەلەن لە چاپەمەنیە واندا تەلەڤیزیۆنی سعودیدا بە ئاشکرا دەبێژن کورد لە حەلەبێ هەر نینە قەت نەبوونە هەلبکی لە حەلەبێ کورد 200 ساڵە 300 ساڵە حتا 400 ساڵە هەنە کورد دەما ئەمەویاندا لە حەلەبێ هەبوونە کوردن سەرمایەدار دەستپێکە چوونە حەلەبێ لەوردا سەرمایەکردنە شاعیر و کەسایەتیان مینا مەولانا لە یعنی خالید نەقشبەندی لە حەلەبێ مانە ئەڤ یەک ئەڤ مانۆڕە سعودیا معنیاوی چیە سعودیا ئیدی دەبێژە فرسەتێک هەیە ئیران لە هۆلێدا نەمایە تەنێ ئیسرائیل هەیە لە هەمبەری ئیسرائیلێژی ئەژی هەمە یعنی بەقاسێک و ئەس بەقاسی ئیسرائیلێژی نەبم هەنێکی مینە ئیسرائیلی ئەژیش بووی ئەمریکا پرپر گرنگم لەوێ هەرێمێ و دەخوازە لە هەرێمێ جەمسەرێکی قوتبێکی نێزیکی خوا ئاوا بکە و گەلک جارنا ئەوژی کوردان نێزیکی ئیسرائیلێ دەبینە یعنی کورد بزانە چ قاسی بوونە قوربانی ئیسرائیلێ کوردان وەک مەترسیەکی دەبێنێ وەک نێزیکی ئیسرائیلێ دەبینە و دەبێژە لە سووریایدا بە قاسێک وش دەستێ من وەرێ لە هەرێمن کو ئیسرائیل تێدا زەعیفە ئانژی ئیسرائیل دکارە سازش بکە تەعویز بدە میناکو لە هەفکردنا پاریسێدا تەعویزدایە تورکیا لەورد یعنی تعویزدایە حکوومەتە ئەلشەرع لەوردا ئیدی کوردان و لە پێشیاخۆ ئاستەنگ دەبینێ
يعني مەسەلە بەوی ڕێنگیە ئیدی ئەس باوەڕم هەواڵێن سۆرانی زمانژی ئەv شڕۆڤە لەسەر vەیەکێ فامکردن ئەس باوەڕم بە کورتاسی ئەو مەسەلە ئیرۆ سبێ احتیمالە هەیە داوی لێوەرێ لە هەفکردنەك چێ ببە لێ دێ نە لە بەرژەوەندیا حێزن سووریایی دیموکراتیک بێ ئەزوی بە ئاشکرا ببێژم پێویست ناکە ئەم حماسەتی ژاوڕا بکەن هەڤڵەنی بەڕێز بابینە سەر ئێران بابزانانی لە ئێران ئەم شەو چی ڕوویدا لە ئێوارەی نۆی کانونی دووەم و کاتژمێرە سەرەتاییەکانی دەی کانونی دووەمی 2026 ئێران گەواهیدەری پەرەسەندنێکی بەرچاوی خۆپیشاندانە سەرتاسەریەکان بوو کە نیشانەی 13هەمین ڕۆژی لەسەریەکی نائارامیەکان بوو خۆپیشاندانەکان کە لە کۆتایی کانونی یەکەمی 2025ەوە بەهۆی کێشەی ئابوووریەکان دەستیان پێکرد گۆڕان بۆ تەحەدیەکی بنەڕەتی دژی کۆماری ئیسلامی خۆپیشاندانە سەرەکیەکان لە مەشهەد جەماوەرێکی زۆر بۆ دووەم شەوی لەسەر یەک لە شارەکە عەلی خامینەی ڕێبەری باڵای ئیتر لەوێدا عەلی خامینەی ڕێبەری باڵایان بە نەفرەت کرد و ئیتر دروشمیان دژی ئەو گوتنەوە شاید حاڵەکان خۆپیشاندانەکان وەک یەکێک لە گەورەترینیان وەسف دەکەن لە مەشهەد کە بەهۆی چڕی جەماوەرەکەیەوە سەر و کۆتایی خۆپیشاندەران بە چاوی ئاسایی دەبیندرا لە تاران خۆپیشاندان ئەم شەو هەبوو خۆپیشاندانی بەرچاو لە گەڕەکە جیاوازەکانی پایتەخت راپۆرت کران خۆپیشاندەران دروشمی دژی حکوومەتیان وتەوە بە تایبەتیش مردن بۆ دکتاتۆر مەرگ بە دکتاتۆر و ئیتێ لە سوسیال مێدیاکانیشدا جارێکی تر ئیتر تەماشا دەکەین دەنگی خۆپیشاندانەکان ینی ئەو دیمەنانی کە دزراون لەلایەن جەماعەتی پەهلەویەوە دیسا مۆنتاژ کراوە و دەنگی بەسەردا دەنگێکیان بەسەردا ناوە کە لەوێدا گوایە خۆپیشاندانەوەن ئەڵێن پەهلەوی دەگەڕێتەوە بەڵام ئەمە کەسێکی وەکو ئێمە بە ئاشکرا ئەیبینی کە ئەمە مۆنتاژە و پێشتر ئەو درویە کراوە یعنی لە ئێران خۆپیشاندەران لایەنگری پەهلەوی نین بەڵام لەبەر ئەوەی ئەلتەرناتیفی دیکەنیە لایەنەکانی دیکە لاوازن ناتوان ئەژێندا دروست بکەن ناتوانن ڕۆژەف دروست بکەن ناتوانن دروشم لەوە خۆپیشاندەران دروست بکەن پەهلەویەکان لە دەرەوە ئەتوانن لە ڕێگای ئێلۆن ماسک و لە ڕێگای عەقلی دەستکردا هەندێک مانوپۆلاسیۆن و گۆڕانکاری بکەن لە زاهدان لە تا دوێنێ ئێوارە خۆپیشاندان لە ڕۆژهەڵاتی ناوچەکەدا بەردەوام بوو ئیتر بە تایبەتی خۆپیشاندانەکەی زاهدان وابزانم دوێنێ دوای نوێژی هەینی ڕوویدا باس لەوە دەکرێت هێزە ئەمنیەکان تەقیان لە خۆپیشاندەرانی نزیک مزگەوتی مەکی کردووە کە بۆتە هۆی برینداربوونی چەند کەسێک لە شارەکانی تر خۆپیشاندنە پێکدادان لە شیراز زەنجان و ناوچە کوردنشینەکانیش راپۆرت کراون کە تیاندا مانگرتنی گشتی بەڕێوە چوو دوکان و دوکاندارەکان وەک ناڕزایەکی بەرامبەر حکوومەت داخرابوون ئەمە بە تایبەتی لە ناوچە کوردنشینەکاندا ئیتر لە کوردستاندا دوکان داخستن زۆر ئیتر بەرچاو دەبیندرێ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە ئێران ئیتر راپۆرتیان لەسەر بەرزبوونەوەی ژمارەی کوژراوەکان داوا هەتاوەکو ئێستا باس لەوە دەکرێت کە 62 کەس کوژراون یعنی نەوەکو تاوەکو ئێستا باس دەکرێت کە 62 کەس کوژراون ئەمە پشتڕاست کراوەتەوە ئیتر نۆ مناڵ لەناو ئەمانەدا هەیە تەنها لە شەوی هەشت لەسەر نۆی کانی دووەم چەندین حاڵەتی گیان لە دەستدان لە هەمەدان و قوم راپۆرت کران ئیتر ژمارەی دەست بەسەرکراوان 2270 کەسە بەپێی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئیتر
حتى وەکو ئێستا بەو شێوەیە ئیتر سەرەتا حکوومەت و دەوڵەت دەیانویست ئیتر بە شێوەیەک لە شێوەکان یعنی زمینێک خۆش نەکەن بۆ ئەوەی ترامپ و یانیش ئیسرائیل هێرش بکە دەیانوت ڕێز لە خۆپیشاندەران دەگرین بەڵام دوێنێ شەو دیسان ئیتر پۆلیس و هێزە ئەمنیەکان گوتیان خۆپیشاندەران ئاژاوە گێڕن خامینیش هەمان قسەی کرد ئیتر لە دووە گوتاریدا ئیتر ئینتەرنێتیش هەروەکوتم بەردەوامە لە پچڕان ئیتر ئەمانە کۆمەڵێک بابەتن بەپێی لێدوانی نەت بلۆکس چاودێری ئینتەرنێت کە چاودێری ئینتەرنێت دەکا پشتڕاستی کردەوە کە ترافیکی ئینتەرنێت بۆ نزیکەی سفر دابەزیوە هەیە لە جێگیرەکانی وەک تەلەفۆن و پەیوەندیە نێودەوڵەتیەکانیش بە تەمامەتی پچڕێن دراون و ئیتر هەروەکو باسم کرد عەلی خامینەی لە گوتارێکی تەلەڤیزیۆنیدا لە نۆی کانونی دووەم ئیتر خۆپیشاندەرانی وەک تێکدەر و ئاژاوەگێڕ بەناوبرد کە بە فەرمانی ئەمریکا کار دەکەنەوە بەڵێنیدا کە حکوومەت پاشەکشە نەکات دۆناڵد ترامپ سەر لە نوێ هۆشیاری توندی دایەوە تاران ڕایگەیان باشترە دەست بە تاقەکردن نەکەن چونکە ئێمەش دەست بە تاقە دەکەین ئاماژەی بۆش کرد کە ئەمریکا ئامادەیە بۆ دەستێوەردان ئەگەر کوشتنی خۆپیشاندەران بەردەوام بێت هەروەها لە ئەوروپا فەڕەنسا بەریتانیا و ئەڵمانیا بەیاننامەیەکی هاوبەشیان بڵاو کردەوە تیاندا بەکارهێنانی تند و تیژیاندەژی خۆپیشاندەران سەرکۆنە کرد و داوایدان بەخۆدا گرتنیان کرد لە هەمووشی گرنگتر هێلە ئاسمانیەکان وەکو کۆمپانیا گەورەکانی فڕۆکەوانی لەوانە هێلی ئاسمانی تورکیش ئایرلاینز و پێگاسوس گەشتەکانیان بۆ شارە گەورەکانی ئێران لە شەوی هەینی بەهۆی نیگەرانیەکانەوە ئیتر ڕاگرت و زۆر کەس ئەمانەی وەکو چی لێکدانەوە وەکو ئەوە لێکدانەوە ئیتر بەڵێ تەلەفۆنیش نییە وەکو ئەوە لێکدانەوە کە تورکیا ئیتر گەشتەکانی لەوێ ڕاگرتووە کە شکە ئیسرائیل هێرش دەکا ئیسرائیل هێرش دەکا بۆ ئەوە کەس نابێ ئیتر سەردانی ئێران بکە یعنی مەسەلەکە تاوەکوستە بەو شێوەیە هاوڕێیان لەسەر فێسبوک وەرنە دەرەوە پەخشەکەم لەسەر فێسبوک دیسا نامێت تکایە وەرنە سەر یوتیوب تکایە بەڵێ ئیتر ئەمە لە ئێران بوو ئێدی مەسەلەکە هەتاوەکو ئێستا بەو شێوەیە لە ئێرانیش خۆپیشاندانەکان بەردەوام دەکەن بەرەوچێ دەچن ناچن نازین هەروەکو وتمان ڕووداوی هەرێ گرنگ کە شڕۆڤە هەڵدەگرێت شڕۆڤی هەندێک لایەن ئەڵێن کە ئەو کۆمپانیا تورکیانە بۆیە فڕۆکەکانیان یعنی هاتوچۆی فڕۆکەیان هەڵگرتووە ئیدی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمڕۆ سبەی ئیسرائیل هێرش دەکاتە سەر ئێران جا ئەمە کۆمەڵێک هەڵسەنگاندنن نازانین چۆنە بەڵام هاوڕێیان دەمەوێ بە ئاشکرا ئەوەشتان پێ بڵێم ئەو شتانێکە لە سۆسیال میدیا دەیبینن بەشێکی بەڕاستی دروست کراوە بەشێکی بەڕاستی دروستکراوە کەس ناتوانێت بڵێ لە ئێران خۆپیشاندان نییە خۆپیشاندان هەیە بەڵام بەشێکی بەڕاستی مانوپۆلاسیۆنی تێدا هەیە ئینسان ئەوە نەکە یعنی ئینسان بە هەموو شتێک کە لە سۆسیال میدیا دەگوترێ و یانیش دەبیندرێ ئیتر باوەڕ نەکە و ئەبزانم باشتر دەبێ Zelfs op de allerkoudste dagen wordt het een feestje bij Smulders Textiels. Nu winterzon. Protesters have flooded the streets of Iran for nearly 2 weeks. Demonstrations first kicked off late, they hit a record low. U.S.-based monitoring group Human Rights Activist News Agency says more than 2,000 people have been arrested and at least 42 people have been killed. The Iranian supreme leader said in a televised address, quote, last night in Tehran and a few other places, people came and start killing. What is also different is just the footing the regime is on more broadly. Iran has suffered a series of devastating blows.
De laagste prijzen, ook tijdens de solden. هر پێ چرکەیەک لەسەر ئەوەی دەکەم from Iran tonight. What Iran's supreme leader is now claiming tonight, and what President Trump is now warning. Here's Martha Raddatz. Tonight, violent protests intensifying across Iran as demonstrators risk death to defy a new warning from the supreme leader of an imminent crackdown. In the biggest anti-government demonstrations in years, crowds setting cars and government buildings on fire in Tehran and بەڵێ هاوڕێیان بەو شێوەیە ئیتر دەینە کۆتایی ئەو بوڵتەنەمان هەواڵن هێژە ئەس هاتم داویە پرسیارێکی وە هەبێ نیشانەی پرسیار لەسەر بێ ئەس دێ هەوڵ بدەم ژوەڕا بخوێنم و هەگەر کو بکارم پرسی بدەم کاک تۆڕی دیسا پرسیار کردیە کاکیوە لە گۆرتە ئەنجاماوێ پرۆسا چارەسەرکردنا شەڕی سووریایە دێ تماف و دەستکەفتیان کوردە بمینن هەگەر ئەڤ سیناریۆیە هەلە بێ لە هەرێمێ ئۆتۆنۆم و ڕووبداوێ ئەنجام دێ چ ببن یعنی وەک من گوت نەها تشتێک و هەیە کاکتۆری سووریا هاتیە دابشکردن و لە پاریسی ئەڤیەک هاتیەکردن هاکەن فیدانژی تێدا بەشداری بوویە و ئەڤیەک قبول کردیا ڕۆژ هەڵات ji بۆی هێزن ئۆتۆنۆم دەبێ یعنی ئەمریکا لە وردمینێ یعنی بە ئاڤایەکی نەڕاستە ڕاست بەشێک دەبێژە ئیسرائیلە مەزن لێ من گوت ها ئیسرائیلە مەزن بەبەیەکی فام نەکەن کۆم دەبن بەشێک ژە ئیسرائیلی سوێدا ژینا بە بەشێک ژە ئیسرائیلی ئەم ژینابن بەشێک ژە ئیسرائیلی ئەس بەحساوەیەکە دەکەم کو کۆمپانیایان ئیسرائیلی لە وربەکاری گەردەبن سەرمایەیە ئیسرائیلی لە وربەکاری گەردەبە لە برەڤاژیە vêyekê rojhilatê Furatê dikeve destê Ehmed Şerh û Tirkiyeyê û heta Siûdiyeyê jî yanî demê pêş Siûdiye û Tirkiyeyê êdî heger ku İsraîl nebe Siûdiye û Tirkiye dê mala hevdû xira bikin li ser Sûriyeyê lê niha İsraîl hê dengê xwe nakin êdî di navbera tiliyên xwe li hevdû dinarin lê dîsan me tirsekî wisa heye ku heger ku divê şerê de بەتایبەتی ژی ئەو سەر بکەون و ئیتیفاقێک سبێ چێ ببە ئەس تەخمین دەکەم سبێنان دووس بە ئیتیفاقێک چێ دەبە ji بۆی شەڕ سەکناندنێ و ئەو دەvê ئیتیفاقێدا عالیە سووریا زێدەتر بەهێز دەربکەوێ وێ دەمێ احتیمالێکی پڕپڕ مەزن هەیە دەدەمێ پێشدا vêyekê biceribînin لە بەتایبەتی ژی لە دێرە زوورێ پشتی وێ ڕقایە هەردوو باژار باژارێن عەرەبینە لە هەردوو باژاراندا عەشیرەت هەنا ڕاستە لە ڕقایە کەمتر هەندێک لە ورژی عەشیرەت هەنا لە ڕقایە عەرەبن سەربەخۆشی هەنا عەرەبێ سەربەخۆش زێدەترن و عەرەبێ پڕ ڕووناکبیر و تێگەشتی و ڕەوشەنبیرن چژن چمێر لە دێرە زووریدا تشتێک وستە نییە لە دێرە زووریدا ساف عەشیرەتە سەرۆک عەشیرەت چ گۆ ئەوە و باندۆرێکی سعودی پڕ مەزن لە سەروان هەیە و دێرە زوور دەوارێ ئەنەرجیەدا ji بۆی سووریایە مەسەلەیەکی پڕپڕ گرنگە لەوێ درێدا نەها ئەف دمینێ کە ئەمریکا و ئیسرائیل لە سەروەیەکی چاوا دەخوازن یعنی دەخوازن ئێدی بەڕاستی چ بکەن دەخوازن ئەوژی ji destê hêzên Sûriyeyê Demokratîk deribînin an na mesele henekî bevêwe girêdayê em niha tiştekî wisa nabînin meselên lê du şev li ser de tişrîn لە باراژا تشرینê dîsa şer derket yani şerekê Kurd be jî dîsa derket denavbera hêzên Sûriyeyê Demokratîk û hêzên girêdayê Tirkiyeyê êdî li vê dirêda li ser vêyekê dimînê piştî vê îtîfaqê an jî di nava vê îtîfaqê de çi qasî Tirkiye dê sekinandin بەڕاستی ئەم هێشی vêyekê nizanin an jî çi qasî hêzên Sûriyeyê Demokratîk û Tirkiye îtîfaq dikin yani ew îtîfaq dibe di heman demê de dibe îtîfaqekî Kurdî û Tirkî jî em hê jî vêyekê nizanin ji bo ku êdî li daxuyaniya Tirkiyeyê de dibêjin tekilî me be
هێزن سووریای دیموکراتیک ڕاهەنە مە پەیامی خۆ ژوان ڕەشاندیە. یعنی مەسەلە هەنێکی بەوی ڕەنگی بێدیتن ئەم وانە هەمیان دەدەمێ پێشدا دەکارن ببینن. باشە گەلێک سوپاش بۆی پرسیارێەوە ئیدی ئەس داوی لەوێ لایفێ دینم و گەلێک سوپاسیاوە دەکەم و ئیرۆ سبێ هون هات بوون میوانێ ما تەماشەوانێ ما لێ دیسا ڕەجا دکەم تکا دکەم هەوڵ بدەن ڤیدیۆما شێر بکەن دۆست و هەواڵی خۆرا بشینن و کەناڵەما بە دۆست و هەواڵی خۆرا بدەن ناساندن ji بۆی ku بەڕاستی ئەم دەڤی واریدا هێژی زەحمەتیان دبینن کەناڵێکی کو پۆپیلیزمێ نەکا قیرە قیڕێ نەکێ و تشتێن هەستی نەبێژە زوو بزوو نایێ ناساندن مخابن جڤاکەمە وسەیە یعنی جڤاکەمە لە کەسێکی دیگەڕێک و پڕۆپاگەندە ژۆن ڕابکە ئەس جڤاکێ ڕاو ژۆرە حرمەتێ من هەیە ئەس پڕۆپاگەندە ناکەم ji بۆی ku پڕۆپاگەندە کوشتنە عەقلە پڕۆپاگەندە بەڕاستیشی یعنی من کۆمونیکاسیۆن خوێندیە ئەس دەزانم پڕۆپاگەندە مەترسیەکە ku عەقلێ مرۆڤ دجەمدینی تلیاک و ئەڕۆهین دخێ ناو مێژیەوە ئێدی دەبێژە هون چەپەکان لێ بخەن هون تەنێ پڕۆپاگەندە بکەن حەماسەتێ بکەن دژوونان بخەن دوژمن ئێنەها لەسەر vê کناڵێ ئەم دژوونان بخەن ئەحمە شەرع و عەرەب و تورکیای فەیدێ خۆشیە کی گۆداریمە دکە کارێمە ئەوە نەخێر لە کەناڵێکی کوردیدا کارێمە ئەوە ku ئەم هەفتوو ئاریکاریە هەفتوو بکەن ئارگومنتان ji هەفتوو ڕابینن پرسیاران ji هەفتوو ڕابکەن و هەفتوو شیار بکەن هەفتوو پەروەردە بکەن بەڕاستی کارێمە ئەوە لێ مەخابن لە کەناڵێن دنێدا نایکردن و بەرەڤژی وێژی میلەت بە حەزاران ڕوو لەوان دکا لێ لە کەناڵێکیدا و مەسەلە هەنێکی بە ئاڤایەکی زانستی و ئۆبژەکتیڤ بێن گوتن و هەنێکی ڕەخنەگرتن تێدا هەبێ احتیمالێکی مەزن هەیە خەڵک ژێ بڕەڤن لۆماژی ئەس چاوێ من لێیە هون دەوی وەریدا ئاریکاریەمە بکەن دەم باش سلااو و حرمەت هەر بژین کام لێ بنەڕن ئیرۆ ئێوارێ چ دەبە هەوڵ دەدەم دیسا ئیرۆ ئێوارێ بە میوانێکی ڕە بەوەڕابم دوو ئێوارێ میوانێ من لە هەولێرێ ئیدی گوت ئەلەکتریک کارەبا نەما ئیدی نەکاری بوو وەرێ ئیتر بەشداری بکە مخابن ئەو پرزگرێکژی لە هەولێرێ هەیە 30 و چەند ساڵە ئیدی مینا دەورەتەکیە هێژی کارەبا چێنەکردی هەیدی خودێ ڕەحمێ خۆ بەمە بکە باش گەلێک سوپاس دەم باش